سپاس و پێزانینی ئیدارەی گەرمیان بۆ سەرجەم بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی گەرمیان بە دام و دەستگاکانیەوە بە مەڵبەندە تەندروستیەکانیەوە بە بنکە تەندروستیەکانیەوە بە چاودێری خۆپاراستن کە دەورێکی زۆر باشیان بینیوە قایمقامەتەکانی کەلار کفری بەڕێوەبەرایەتی ئاسایشی گەرمیان و دام و دەستگاکانی ئاسایش بەڕێوەبەرایەتی پۆلیسی گەرمیان هاوڵاتیانی هەرێمی سنووری گەرمیان بە تایبەت کە سوکاری ئەو ئازیزانەی کە لای ئەمە میوان بوون و گلدراونەتەوە بۆ پاراستی ژیانیان و بە ژیانی کە سوکار و دەراوچەکانیشیان کە هاوکارێکی باش بووە. ژمارەی داخڵکراوانی گەرنتینە تاکو ئەمڕۆ لە ڕۆژی دەست بەکاربوونی گەرنتینەکەەوە 280 کەسە لەم 280 کەسە 25 کەسیمان ڕەوانەی گەرنتینەکانی سلێمانی و هەولێر کردووە. لەم ڕێژەیە لە سایە 64 نێرە و لە سایە 36 مێیە کە توانیمانە تا ئێستا پرۆسەکە زۆر بە سەرکەوتوی زۆر بە باشی بەڕێوەبەرین و تا ئێستاش بێجگە لەو چەند حاڵەتی کە گومان لێکراو بوون دوای پشتینمان بۆ کردووە خۆشبەختانە تا ئێستا هیچ حاڵەتێک لە لای ئێمە تۆمار نەکراوە بەڵام ئەمە ناکاتە ئەوەی کە ئێمە ساربینەوە لەم پرۆسەیە چکۆم پرۆسەیە بەردەوامە ئەمە چەند مانگێکی پێ دەچێت تاکو بە تەواوەتی ئێمە دەچینە وەرزی گەرماوە.